ئێستا سوالکردن بە تایبەت لە ناو مزگەوتەکانە بۆتە باو عادەت. ئەمە 4-5 ساڵێکە لە ساڵی 2011 لەو زروفەی سووریا دروست بووە. ئەو خەڵکەی سووریا کە هاتنە وڵاتی ئێمەوە خەڵکانێک بە ناوی ئەوانەوە خەڵ ئەسن لە ناو مزگەوتە. ئەم عادەتە طبعا لە کوردستان نەبوو بە هیچ شێوازێ. گشتان ئەوانەی کە هەلی مزگەوت بوون لە بیریانە لە ناو مزگەوتە هەرگیز قەت یەکێکەڵ نەساوە بڵێ مسلمانان من احتیاجم. شتوان نەبوو لە کووردا ئەو عادەتە بمرێ لە برسە نەیەکرد. بمرێ لە برسە هەڵ ئەسیان لە کات نوێژەکانە بڵێ مسلمانان من احتیاجم. ئەم عادەتە لە وڵاتەوە گەیشتە ئێمە. طبعا من ئەڵێم خەڵکی ئەوان نییە، مە خەڵکانێکن دێن بە ناوی ئەوانەوە خەرێکی دزی و جەردەی و گیرفانی مسلمانان ڕوتێننەوە. طبعا سوالکردن خۆشەویستەکانم یەکێکە لە تاوانە گەورەکان، حرامە لە ئیسلامە و یەکێکە لە تاوانە گەورەکان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ما يزال الرجل يسأل الناس حتى يأتي يوم القيامة ليس في وجهه مزعة لحم. أفرمي پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه و سلم ئەفەرمێ بەردەوام زەلامی وایە ئەمەنە داوا لە خەڵکەکە ئەمەنە داوا لە خەڵکەکە تاوەکو لە ڕۆژی قیامەتە تێ پارچەیە گۆشت بە دەمچاوی نامێنێ. يعني بە ئێسقان و دەمچاویێتە جومجومە. ئەوەنە يعني ها ئەڵێ ڕوون نەما، ئەڵێ ڕوون نەما کابرا ئەڵێ لە شەرمە. يعني ئەوەنە کابرا بێشەرم ئەبێ دەمچاوی ڕووی تیان نامێنێ، گۆشتی تیان نامێنێ، بێ گۆشتی دێتە حزوری خوای پەروەردگار. هەموو خەڵقیان ناسی ئەزان ئەمە سوالکەرەکان بوونە. سوالکردن لەبەر احتیاجی و زۆر احتیاجی نەبێت دروست نییە بە هیچ شێوازێ. داواکردنەکەش دروستە لە کات زۆر احتیاجیە کە لە شوێنی ترە ئێمە ئاماژەمان پێ کردووە. ئەوەی کە من حەزەکەم عەرسانی بکەم ئایا لە ناو مزگەوتە دروستە داوا بکەی، لە شوێنی ترە حرامە، لە ناو مزگەوتە ئەوە هەر حرامە. ئەوەی کە لەوانەیە لە دڵی هەندێک مسلمانانە، هەندێک لە مسلمانان لە دڵیانە لەوانەیە لە قسەکەی من هێشتان بە گومان بن. و بەڵگەش ئەوەیە کە من کاتێک لە ناوی مزگەوتەیان مامۆسایەکی ئاینی لە مزگەوتە یەکێک هەڵە سێدا سوالەکە پەشیمانێک کاتۆڵێک کاکە سوال لەیرە مەکە، ئەگەر هەست سوالەکەی بڕۆ لە بەردەم مزگەوتەکە لە دەرگاکەی دانیشت لە دەرەوە بۆ خۆت دەسڕێ داخە و ئیتر هاواریش مەکە، هەر کەسێ بێ خێر بکە خێرت پێدا. کاتێ تۆ ئەو نەسیحەتەی ئەەکەی کابرا دەرنەچوە لەوە پڕبان دەسڕەکەی ئەکەنە پارە. یعنی ئەزانی وە معنای چییە؟ معنای ئەوەیە یعنی مامۆساکە ئێمە بە قسەی تۆ ناکەین، تێین لە پشتۆ نوێژەکەین، یعنی قەناعەتمان بە تۆ نییە، بەس چی بکەین ناچارین لە پشتۆ نوێژەکەی. معناکەی وایە چونکە من ئەڵێم ئەوە حرامە. مامۆسای مزگەوت ئەگەر نەزانێ حرامە لەو کابرایەت و ڕەنابێ بڵێ کاکە بڕۆ دەرەوە. ئەو ئاەتەش کە خوای تەعالە ئەفەرمێ وەئەمە السائیلە فەلا تەنهەر، ئەوە ناگەێنێت چونکە ئەمەی ناو مزگەوت ئەمە منکەرێکی گەورەیە. ئەو ئاەتە بۆ کەسێکە بێ بدا لە دەرگای ماڵت داوای یارمەتیەک بکە، خوای تەعالە ئەفەرمێ مادام داوای یارمەتیەکی کرد پەشیمانی مەکەرەوە. ئەگەر ئەیدەی پێی بە جوانی بیدە پێ، ئەگەر ناشی دەبێژە کاکە بڕۆ خوای گەورە یارمەتی بدە. بەڵام بۆ ناو مزگەوت ئەوە ئەمر بمەعروف و نەهی عەنی المونکەرە، واجبە مامۆساکەش نەیکابێ خەڵکی مزگەوت بڵێن کاکە مەیکە بڕۆ دەرەوە، لە دەرەوە بیکە. ئەمجا ئەمانە برا بە ڕێزەکانم کۆمەڵێکی زۆریان ئەمانە وایان کردووە خەڵک ئیتر نەتوانێت خێر بکە. تەسەور ئەکەن سوالکەرێک لەم ماوە مردبوو، لە ناو ماڵەکەی خۆیان مردبوو، پۆلیس چوونە سەر ماڵەکەی تەسەور ئەکەن چیان دۆزی بێتەوە باشە. 80 ملیۆن دیناریان دۆزیێتە لە ماڵ کابرای سوالکەرە. 7 دەفتەر لە مزگەوتی حاجی مەدحەت لەو بەردەمە عابایەکی دابووە سەر خۆیان خەریک سوالکردن بوو. دوای ئەوەی کە خەڵکەکە ڕۆیشت یەک دوو کەس ئەوانەوە سنووق کۆکەنەوە جێگەکانیان کۆ کردەوە، وتیان وەڵی مامۆسا کابرا بە عاباکەیەوە چوونە ئاودەسەکان و وتمان ئەی باشە ژن بۆ چێتە ناو ئاودەسی پیاوانەوە. وتی دوایی دەرچوو سەیرمان کرد پەنتورێکی کابۆ و عاباکەی کردە ناو عەلاگە و لێدا و ڕۆیشت و پارەکەی کۆ کرد و ڕۆیشت. خۆی کرد بۆ ژن سواڵێ کرد. ئەمە چی ئەەکەی تۆ؟ ئەمە چۆن حرام نییە؟ ئەمە واکات و هەتا محتاجەکانیش ناتوانن داوای یارمەتی بکەن. ئێمە نایشیان ناسینەوە. کابرا ڕای کاتە دەست کاکە بیدە دەستی هاوسەیەکی محتاج تو هاوسێت نییە محتاج بێ، هاوسێت نییە یەتیم بێ، کاکە هەر نەبوو بیخەرە ناو سنووقی مزگەوتەوە با کارێکی مزگەوتی پێجێبەجێ بکرێ. ئەمە زۆر لەوە باشترە ئیدەیتە کەسێک کە نایناسی و خۆتیش گومانت هەیە لە سەتاسە بە دەمچایانەوە دیارە کاکە هەرسەی دەمچاویان کە ئەمانە خۆت دەزانی چی